لەم تەوەرەدا باس لە کێشە و داواکاریەکانی مامۆستایانی وانەبێژ دەکەین. دیارە لە 2014ەوە بەشکی زۆر لە مامۆستایانی وانەبێژ کۆمەڵێک مافی ڕەوای خۆیان هەیە کە داوای دەکەن و مافانە جێبەجێ بکرێت لەلایەن وەزارەتی پەروەردە و لایەنە پەیوەندیدارەکانەوە، بەڵام بەداخەوە کەمتر لە 3 مانگی ماوە بۆ 2 ساڵ کە داواکاریەکانی مامۆستایانی وانەبێژ لە جێی خۆیەتی و جێبەجێ نەکراوە. جا بێگومان ئەم بایکوتکردنی مامۆستایانی وانەبێژیش بۆ وەرگرتنی موچەکانیان بۆ فراهەمکردنی مافەکانیان کاریگەری لەسەر با بڵێن کەرتی پەروەردە و خوێندن و فێرکردن بۆ لەلایەن قوتابیانەوە. تایبەت بەم بابەتانە قسە و گفتوگۆ دەکەین و وا بڕیارە ئەمڕۆ جارێکی دیکە مامۆستایانی وانەبێژ خۆپیشاندان ئەنجام بدەن لە سەرجەم شار و شارشەکانی هەرێمی کوردستان. تایبەت بەم بابەتانە قسە و گفتوگۆ دەکەین و ئەگەر بێت و داواکاریەکانی مامۆستایانی وانەبێژ نەگاتەجێ و چ ڕێگەیەکی دیکە دەگرنە پێر بۆ جێبەجێکردنی داواکاریەکانیان. تایبەت بەم بابەتە مامۆستا محەممەد کەمال نوێنەری مامۆستایانی وانەبێژ ڕاستەوخۆ لە ستودیۆی بەیانی کورسار نیوز میوانی بەیانی کورسار نیوز. مامۆستا سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی. زۆر سپاس. زۆر سپاس. مامۆستا بە دیاریکراوی نزیکەی وا 10 ساڵە داواکاری و پێیانتان هەیە بۆ جێبەجێکردنی با بڵێن داواکاریەکانتان. سادەترین داواکاریەکانتان ئەگەر بە چەند خاڵت چەند جاری دیکە باس کراوە باسی بکەنەوە خۆی لە چیدا دەبینێتەوە هێندە قورسەوە جێبەجێ ناکرێت؟ وەڵاهی سادەترین داواکاری ئەمە دامەزراندنی مامۆستایانی وانەبێژە، چونکە لە ناو دامەزراندنە کۆی ئەو کێشە بچووک بچووکانی کە تووشمانە بێ چارەسەرەوێ. بۆ نمونە ئەوەی کە تۆ ئەرکەکە دووکو مامۆسایەکی ڕسمی جێبەجێ کردووە بەڵام مافەکە دووکو مامۆسایەکی ڕسمی پێ نادرێت لە ناو دامەزراندنە جێبەجێ بێ. موچەی مامۆسایە کە دایکە کە ئێستا مامۆسای وانەبێژ 21 ڕۆژی هەیە بۆی کە پشوو بدە ئەگەر مناڵی ببێ، ئەو کاتە کە تۆ دای ئەمەزرێنی ئەتوانێت ساڵێک پشوو وەربگرێ و ساڵێک موچەکەشی وەربگرێ و ئەتوانێت مامۆستای دامەزرا و ئیجازە بکە بەبێ موچە بە موچەوە بەبێ موچەوە هەرتوانی ئیجازە بکە. مامۆسای وانەبێژ لە 7 ڕۆژ زیاتر ناتوانێت لە خوێندەرگاکانیا بمێنێتەوە، یەکسەر ئیز نەدرێ و لە بەردەوام لە ناو میزاجی بەڕێوەبەرەکەی یاریەکە. یعنی ئەگەر ڕۆژێک بەڕێوەبەرەکەی گرفتێکی لە حتا ئەمە لە ڕووی دەرونیشەوە شکۆی مامۆسای وانەبێژ لە کەدارەکە، چونکە تۆ بێ خوار نەجوڵیتەوە بۆی کە بەڕێوەبەرەکەت بە میزاجێک شتێکی لەسەر نەنووسێ و لە شوێنەکەت لا نەبری. وێ داواکاری سەرەکی وە سادە کە هیچ داواکارێک ئەوەندە سادە نییە تۆ بڵێ ئەی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەی وەزارەتی پەروەردە تۆ نوقسانیەک لە ناو وەزارەتەکە تا هەیە من ئامادەم بۆت پڕکەمەوە، تۆ بڵێ نامەوێ، تۆ بڵێ من نامەوێ پڕیکەیتەوە، ئەی باشە تاکەی ناتەوێ ئەتەوێ پرۆسی پاساوەکە چەند ساڵی ڕابردوو پاساوی شەڕی داعش بووە، پاساوی کۆرۆنا بووە، پاساوی قەیرانی دارایی بووە. ئەم 2 ساڵی ڕابردوو تۆزێک دۆخی دارایی هەرێمی کوردستان باش بوو، خەریب و تێگەیشتنێک ڕووبدا لەگەڵ حکوومەتی مەرکەز و حکوومەتی هەرێم، بەداخەوە ئەمەش خۆ دەزانی لەبار چوو. ئێستا چارەنووسی مامۆستایانی وانەبێژ لە نادیارترە و هەروەها چارەنووسی موچەخۆرانی هەرێم لە نادیارترە و چارەنووسی یعنی داهاتووی هەرێمی کوردستان خۆی لە نادیاریی گەورەدا نازانی. یعنی تۆ هەم لە ڕووی سامانی ژێرزەوی و سەرزەویەوە لە شکستایی، هەم لە ڕووی مامەڵەی نێودەوڵەتی و مامەڵات لەگەڵ مەرکەزا لە بە درێژایی مێژوو ئێمە ئەوەنە لە دواوە نەبووین. لەم دۆخەشە پشکی شێر لە قوربانیەکە چۆنەڵێ برینی قوڵ لەم شوێنەیە بەرکەرتی پەروەردە کەوتووە بەداخەوە. باشە مامۆستا بە شێوەیەکی گشتی با بڵێن ئەو مامۆستایانی کە لە پەروەردەکان لە خوێندنەکان لە قوتابخانەکان وانە دەڵێنەوە تا چەندە با بڵێن ڕێژەی سەرەکیان پێگەناوە پێمە لە بەشێک لە قوتابخانەکان تەنانەت بەڕێوەبەرەکەیش مامۆستای وانەبێژە ئەوەندە پێویستیان بە توانە و تاقی مامۆستاکان هەیە. بەڵێ ئێستا نزیکی 37,000 زیاتر مامۆستای وانەبێژ لە ناو کەرتی پەروەردەیە هەیە و مامۆستایانی دامەزرا و خۆیان 120,000 مامۆستان کە 37,000یان مامۆسای وانەبێژە کاکاتە 157,000 مامۆسا. واتە لە 4 پای پرۆسەی پەروەردە ئێستا ڕێک پایەکیان لەسەر شانی باش ئۆتۆمبیلێکیش بە 4 تا بەڕێگای خۆیان ڕوا. تۆ دەمێکە تایەکیانت پەنچەرە و ئاگات لێی نییە لەوەی کە ڕۆژێک خاتە شوێنێکەوە و تو هەر ئیمالی یعنی خەفەتەکە ئەمەیە چارەسەری ئەم دۆخە ناکەی فەرموو ئەم دقیقە من لەسەر قسە بۆ جەناب دەکەم 58,000 مامۆسا لە حاڵەتی بایکۆتایە 58,000 مامۆسا 700,000 قوتابی لە کوردستانە بێبەش بووە لە یەکەم ڕۆژی کردنەوەی ساڵی خوێندن و ئاگیان لەوە نییە چی دەگوزارێت. مەسەلەن وەزارەتی پەروەردە ساڵنامەیەکی خوێندنی دانا بۆ هەردوو وەرزەکە
کە ئەم ساڵ خوێندن بەم شێوازە لەم ڕۆژە ئیمتیحانە لەم ڕۆژە پشووە ئێمە هەمووی تێگەچێتەوە کاکە تۆ یەکەم شت پێویستە لایانی دارایی مامۆسایان لەبەر چاو بگری و من ئەوزەم هەر لەم بەرنامەی جەنابتانە بوو لە سەرەتای کردنەوەی دەوامە حکوومەت هێرمی کوردستان ڕایگەیاند خوێندکاران سبەینێ سەرۆکی حکوومەت لە قوتابخانەیەکی هەولێر زەنگی خوێندن لێدا یعنی چی تۆ بەس خیتابەکە لەگەڵ خوێندکارە ئەی مامۆستا ئەی کارگوزار ئەی فەرمانبەرەکانی ناو وەزارەتی پەروەردە ئەی سەرپەرشتیار و ئەی مەسەلەی پەروەردە پرۆسەیەکی تیمە یعنی تۆ ناتوانیت فەرمو خوێندکارێک بینیمان ڤیدۆکەی بەتاقی تەنیا چوە حەوشەی مەکتەبێکەوە کەس نەبوو دەرگای لێ بکاتەوە تۆ پایە هەر سەرێکەکەی پرۆسە کە پەروەردەیە عفوان کە مامۆسایە و مقدسترین پایەشێتی لە ڕاستیدا تۆ ئەمە بەتەواوەتی ئیهمال کردووە و نازانی چی تەسەوەرەکەی لە کۆبوونەوەی هەفتەی ڕابردووی ئەنجومەنی وەزیرانە ئەو هەموو مامۆساوان نەبێژە لەسەر شەقا من داوای مافەکانیان نەکەن ئێوێ بڵێ من ئەتوانم یارمەتی تۆ بەم لەم قەیرانەیە ئێوێ بڵێ من ناچم بۆ من ئەم وڵاتە بەجێ نایڵم من کوردستانەکەی خۆم خۆشەوێ من ئەمێ لەناو قوتابخانەی خوێندنگاکەمان خزمەت بکەم بە یەک وشە لەناو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە باسی مامۆستایانی وانە بێژ نەکراوە لە کاتێکە ئێستا هەنووکەیترین مەوزوع بابەتی مامۆسا و بەتایبەت مامۆسایانی وانە بێژشن و جگە لەمە ئەمڕۆ لیستی موچە ڕاگەندرێ یعنی نەک بە شانازیەوە بە شەرمێکەوە من ئاگات ئەزانم کە حکوومەت هێرمی کوردستان یەکەم لیست لە ناو وەزارەتەکانی وەزارەتی پەروەردەدانێ لەبەرەوەی کە مەسەلەن ئەلەساس مامۆسایانی وانە مامۆسایان بچنەوە هەڵەکانی خوێندن یعنی موچە بەم بێپلانیە ناکرێ هەر ڕۆژەی چینێک و توێژێکە گلەی هەبوو تۆ یەکەم جار وەزارەتەکەی ئەو بخەیتە لیستی سەرەتای موچەوە باشە مام ساڵ بەسە ساڵانی ڕابردوو بابەتێکە بوو هەر مامۆستایەکی وانە بێش بار هۆکارێک نەچوە مامۆستایەکی دیکە لە جێگەی دانرا کە دیسان جارێکی دیکە ئەم مامۆستایە هەمان معاناتی مامۆستاوانە بێژەکەی پێشووتری دەبوو بەڵام ئەم ساڵ جێگیربوونێکەیە بە کاتی داوامکردن یای خۆ با بڵێ مافێدانێکی زیاتر هەیە بە مامۆستایانی وانە بێش ئەمە کەمێک لە کێشەکانی چارەسەر نەکردووە وەڵاهی جا ئەمەوە گەوە تۆ جاران ئێمە بە شەوانەمان هەبوو بۆ هەر بە شەوانەیەک 3400 بوو ئێمە کە لەگەڵ وەزیری پەروەردەیە قسەمان قساکەین ئێستا کە دانیشین هەڵێ کاکەجان ئێوە پێشتر 3400تان هەبوو بە شەوانە ئێستا بۆمان کردن بە مەقتوعە یعنی بەمە ڕازی بە من ئەم پرسیارە حەز ناکەم میدیا بیکات چونکە یعنی میدیا ئەبێ لەسەر مستەقبەلی پەروەردە ئەمە بابەتەکەیە بەڵێ ئەمە بابەتەکەی بەڵام پێشتر زۆر مافخراو بوون بێگومان دەستخۆش بە تەکید وە بۆ بەڵام تۆ ناکرێ هەمیشە چاوت لەکەم بێ بەڵام ئەرکێکی زۆرت دابێ بە مامۆسایی وانە بێش سەرپەرشتیار ڕێک وایە سەرپەرشتیار لێپێچینەوە لە مامۆسایی وانە بێژەکە بەڕێوەبەرەکە لێپێچینەوە لەگەڵەکە مدیری پەروەردەکەی لێپێچینەوە لەگەڵەکە هاوڕێ ڕخنەگەرەکەی لێپێچینەوە لەگەڵەکە ئەم ساڵ مامۆسای ڕاهێنەر پێیا بۆ خوێندنگەکان ئەوانیش دێن دیسان لە لادەیەکی دووری ئەم هەرێمە لێپێچینەوە لەگەڵ مامۆسا ئەی چی هەیە خەریکی مافەکەی مامۆسایی وانە بێژ بێ پرسیارەکە ئەمەیە و تۆ ئەمەد ئەگەرەمەد ناوناوە ماف هەڵی گرێرەوە چونکە بەجددی ئەمە ئیهانەیە بە هیچ کەسێک لە هەر شوێنێک لە هەر شوێنێکی ئەهلی هەر شاگرد مەطعەمێک هەر کارگوزارێک هەر جابی پاسێک کە جاران جابی هەبوو لە ناو پاسەکە بەقەی مامۆسای وانە بێژە توانێت ڕۆژان پێی بکە ئەنجام گرفتەکە لێرەوە دەست پێەکە کاتێک تۆ حەقی تەواوی مامۆساوانە بێژەکەت نادەی یا حەقی تەواوی مامۆساکەت نادەی مامۆساکە ناچارە بچێ چی بکە ئیشێکی تر بکە و ئیشەکەی ناو پرۆسەی پەروەردەکەیەکە بە نیوە ئیش و نیوە حەقی ئەیاتی و نیوە دڵسۆزیشی بۆی هەیە چونکە خۆی نیوە موچەی ئەو ئیشەوە ئەمە دیزانێکتر ئازان دروستەکە ئینتیما ناهێڵێتەوە بە پەروەردەوە تۆ زانی بەشێکی و مامۆساوانە بێژانە بە 300,000 و بە 400,000 خۆیان خەریکی ڕازانەوەی پۆلەکانی قوتابخانەکەیانن تۆ ئەگەر ئەم دڵسۆزیە نەبینی معنەی وایە تۆ خۆت بە کەڵکی حکومڕانی نایی ئەجینا مامۆسا هەموو شتێکی بۆ کردووی کاکە ئەو ملەتەوە ئەو مامۆسایە و ئەو ناڕازیە و ئەو دامەزراوە ئەیبی چییە لەو پەڕی خزمەتان باوەڕت بێ تەسەورم وایە بە تەحملترین چینی کۆمەڵگەی کوردی ئەو مامۆساوانە بێژان باشە و لەگەڵ ئەو خۆبەخشانەی تەندروستی معقولە مامۆسای خۆبەخشی تەندروستی لە جیرفانی خۆی بچێت چوزانم کۆمەڵی پێداویستی پزیشکی بکڕێتەوە بۆ خەسخانەکە کاریگەریەکە ئەمەیە کە کەرتی تەندروستی و کەرتی پەروەردە دوو لە پێویستترینن دوێنێ لە شارە زوور کرێکارێک سیارە لی داوە تەلەفۆنیان کردو بۆ ئیسعاف هاتوونە بەردەمی خەسەخانە تەمان ئیسعاف نەبووە بە پیکابێک لە پشتی پیکابێکا کرێکارێک پاڵکەوتو هێناوێنێتە خەسەخانە هیچ کەسێکی گلێنێ خزمەتی بکە کرێکارەکە گوێیان لە دەستدا کاکە ئەمە زیانەکانی بایکۆتە هەر دوێنێ من هاوڕێکم هەیە ئیشی چاپەمەنی و شتەکە کارەبای نەبووە کارەبای دوکانەکەی نەبووە چۆ بۆ دایری کارەبا ئیشی کارەباکەی بۆ چاپ بکەن
وتیانە وڵا لە سیستەمەوە ساوتێتی دەی بۆم چاکەن من معیشەتەکەم لەسەر ئەم جیازانەیە بۆم چاک بکەن وتێتی بابە بڕۆ هەر مەمنون بە وەڵامیشتە دێنەوە خۆ من 2 مانگە موچەم وەرنەگرتووە باشە هەمووی زنجیرەیە کە هەمووشی بە دوایەکە ئەکرێتەوە لێت تێ ئەگەین بەڵام داواکاریەکان تا ئێستا وەکو خۆی ماوەتەوە ئەمڕۆ جارێکی دیکە مامۆستایان وانە بێژ لەسەر جەم شار و شارۆچکەکان ناوچەکان لە بەردەم پەروەردەکانی خۆیان داواکاری و پەیام دەگەێنن داواکاری و پەیامی ئەمڕۆتان جیاوازترێکە لەگەڵ داواکاری و پەیامەکانی دیکە نەخێر هەمان داواکاریە هەمان داواکاری هەڵوێستەکان وڵای هەڵوێستەکانمان ئەگۆڕین چونکە ئێمە دەرگای بایکۆت لە پرۆسی پەروەردەیە بە هیچ جۆرێک داناخین جا خۆزگە حکومەتێکی خاوەن معریفە هەبووە لەم قسەیە تێبگەیشتایە کە بایکۆت چەندێک کارەساتە کە هەفتەیەک لە دەدەستکاریکردنی پلانی ساڵەکەت چەندێک کارەساتە کە تۆ دووە ئەکەوی بەتایبەت ئەو پۆلانەی کە پۆلی ئیمتیحانی نیشتیمانیان هەیە پۆلەکانی 9 و پۆلەکانی 12 ئەزانی دواکەوتنی ئەمە چ کارەساتێک بۆ مامۆستاکە دروستەکە و لە ڕووی دەرونیەوە خوێندکارەکە چەند وێرانەکە ناکرێ بەڕاستی ناکرێت لە دوای دەڕۆژی بایکۆت هیچ بەرپرسێک لەسەر ئەم مۆزوع قسەی نەکردبێت ئیتر من نازانم چ وەڵامێکی ئەمە بدەمەوە بەڕاستی باشە مامۆستا کاریگەریەم بایکۆتە لەسەر پرۆسی پەروەردە و فێرکردن لێکەوتەکانی چی بووە وڵی ئەوەیە یعنی من ئەوەت پێ ئەڵێم خوێنکار لە چاوەڕوانی ئاهێڵیتەوە خوێنکار لە چاوەڕوانێکی زۆر ئاهێڵیتەوە وواکەی خوێنکارەکانت ئیتر چیتی متمانە نەکەن بۆی کە تۆ چیتەوە بۆ قوتابخانەکان بڵێ کاکە بخوێنن چونکە خوێندن بۆ دیفاعی تیغی دوژمنتالیتی تۆ کەس بڕۆ قسانت ناکات تۆ خوێن و لەسەر جادەی تۆ خوێن و لە ناو خێمەی تۆ خوێن و خەریکی کرێکاریت کە چەندین مامۆسای وانە بێژمان بینی لەگەڵ خوێنکارەکە کرێکاریەکە لە دوای دەوامەکەەوە ئەمە ئەگەر ئەمە کاریگەری نەبێ هیچ کاریگەری نیە سپاس بۆ ڕوونکردنەوەکان بۆ مێدەی پەیامەکان تامگا زۆر سپاس بۆ مامۆستا محەممەد کەمال وێنەی مامۆستایانی وانە بێژ دووبارە سپاس کردنیوانی بەیانی کورسات نیوز بووی